ئوخوای ئەو ڕێژەی کە من تۆ لە ڕەمەزان و لە جومعە و لە جەماعەتەکانمان نایبینن ئەو ڕێژەیە کە خەڵک دەنگی پێدا بە ئیسلام وەڵڵاهی ئەڵی لە فەرەنسا ئێمە دەنگەین ڕئیسی فەرەنسی بە موسڵمانەکانی و پەلەتان نەبێت چەند ساڵێکی تر حکمی ئیسلامی لە بەردەستی خۆتانایە بەداخەوە ئێمە لەو عالەمێکی ئیسلامیە خەڵک ئیسلامی نەوێ خەڵک ئیسلامی نەوێ خەڵک موسڵمانانی نەوێ خەڵک موسڵمانانی نەوێ خەڵک ئەلمانیەکی دەستپیس هەڵبژێرێ پێشی وا بێمە ئەمینە واللهی حرەسی گەراجێ بێ ئەو مەسئولانەی ئەمڕۆ قەسەم بە پەروەردگار حرەسی گەراج بن کۆنتڕۆلی سیارەکەمان تەسلیم ناکەم ئەمە بەچی بوو بە خەزنەداری ئەم میلەتە ئەمە بەچی بوو بە گەورەی ئەم میلەتە ئەمە بەچی بوو بە قیادەی ئەم میلەتە میلەتێکی چیش میلەتێکی موسڵمان میلەتێکی دەسڵات میلەتێکی ئیماندار میلەتێکی خاوەنی صلاح الدین سبحان الله إنا لله وإنا إليه راجعون إنا لله وإنا